گرنگی فێربوونی زمانی دووەم و سێەم لە پاڵ زمانی دایکدا چییە؟ ئێمە چۆن بتوانین کاتێک منداڵەکانمان کاتێک خۆمان فێری زمانی دووەم و سێەم دەکەین پارێزگاری لە زمانی دایکیشمان بە هەمان شێوە بکەین؟ ئایا چ دەوترێت سەبارەت بەو قسەی کە هەر کەسێک چەند زمان بزانێ ئەوەندە کەسە؟ ئەم پرسیارانە ئاڕاستی میوانەکەم دەکەم کە دکتۆر مستەفا ڕەزای مامۆستای زانکۆی و ڕاستەوخۆ لە پرۆگرامی بەیان باشکردستان لەگەڵەوە لە ستۆدیۆکانمانەوە لەگەڵمانە. زۆریان بەخێر بێی. زۆر سپاس بەیانیتان باش سەرەتا بەنای خۆی گەورە و سپاسی ئەم میوانداریەتانەکەم هیوادارین بتوانین لە خزمەتی ئێوە و بینەرانی بەڕێستانە. زۆر سپاس. دکتۆرگیان گرنگی فێربوونی زمانی دووەم و سێەم لە پاڵ زمانی دایکدا خۆی لە چیا بینێتەوە؟ بەڵێ هەڵبەت ئێمە لە قۆناغێکین لە بارودۆخێکین مرۆڤ بە تایبەتی لەم سەردەمەیە کە قۆناغی تەکنۆلۆژیای زانیاریە و قۆناغی پێشکەوتنی زانستە لە هەموو ڕووەکانەوە پێویستی بەوەیە کە لە زیاد لە دەرگایەکەوە لە زیاد لە سەرچاوەیەکەوە بە دوای زانیاریە بگەڕێت بە دوای پێشکەوتنی خۆیان بگەڕێت بە دوای هۆکارەکانی گەشە و نەشونوماکردنی خۆیان بگەڕێت و خۆی بینا بکات و خۆی تیار و چەک و ئامادە بکات بۆ هەڵکردن لەگەڵ ئەو بارودۆخە نوێیانەی کە دێتە پێشەوە. بۆیە فێرکردنی یاخود فێربوونی زمانی دووەم و سێەم بێگومان کاریگەری خۆی هەیە بۆ ئەوەی مرۆڤ بتوانێت وەڵامگۆی پێداویستەکانی قۆناغەکەی خۆی بێت. دکتۆر دەزانین ینی هەرێمی کوردستان لێستەدا بەشێکە لە عێراق هەروەها زمانی چۆن بڵی باڵادەست کە ئیتر زۆرنی سەرچاوەکانی تێدایە لە گۆگڵ و لە تۆڕە کۆمەڵاتەکان هەر زمانی ئینگلیزیە. لە کوردستان زیاتر بایەخ بە چی زمانێک دەترێت ئەوەی تۆ بەرکەوتنە لەگەڵ هەبوو بێ بۆ ئەوەی منداڵەکان بۆی تاکەکان خۆیان فێری بکەن؟ بەڵێ تەبەن بایەخدان بە زمانێکی دیاریکرا و یاخود بە چەند زمانێک بە پێی قۆناغەکانە گۆڕێت. بۆ نمونە پێش پرۆسەی ئازادی و لە بە تایبەتی ئەگەر ئێمە باسی باشووری کوردستان و باسی ئەم پارچەیە بکەین هەر لەگەڵ دامەزراندنی دەوڵەتی نوێی عێراقی لە بیستەکانی دوای جەنگی یەکەم جەنگی جیهانیەوە بێگومان بایەخدان بە زمانی عەرەبی کە زمانی باڵادەست بۆ و زمانی نەتەوەی باڵادەست بۆ و زمانی حکومڕانان بۆ گرنگێکی تایبەتی پێدراوە و لەم بوارەدا ئەتوانین بڵێن زۆر جار ویستراوە کە جێی زمانی دایکیش بگرێتەوە بۆ ئاراستەی ئیشی لەسەر کراوە. بەڵام ئەبینین لە دوای پرۆسەی لە دوای بەهاری 91 و لە هەرێمی کوردستان کاتێککە کیانێکی بە جۆرێک لە جۆرەکان سربەخۆ بۆ ئەم هەرێمە دروستە بێ و کورد خۆ بەڕێوەبەرێتی بەدەست دەهێنێت و لەگەڵ گۆڕانی بارودۆخی جیهانی و لەگەڵ کرانەوەی هەرێمی کوردستان بە ڕووی جیهانە و لەگەڵ ئەو دیاردەی کە پێوترێت جیهانگیری گۆڵۆبالیزەیشن ئەوەی کە پێوترێت جیهان لە ئێستادا وەکو گوندێکی بچووکی لێ هاتووە بەهۆی تەکنۆلۆژیای زانیاریەوە بێگومان زمانی ئینگلیزی هەژمونێکی فراوان و هەژمونێکی کاریگەری نەک تەنها لە هەرێمی کوردستان و عێراق بەڵکو لە کۆی جیهانە بۆتە یەکێک لەو زمانانی کە زمانی نێونەتەوەیە و زمانێکی گرنگە و گرنگی تایبەتی پێ ئەدرێت. بەڵام هەموو نەتەوەیەگە هەموو دەوڵەتێک کاتێک کە گرنگی بە زمانی دووەمەدات کاتێک کە ئەوێت زمانی دووەم لە پرۆسەی خوێندنا لە پرۆسەی فێرکردنەوە لە پرۆسەی زانستیە ئەوە لە پرۆسەی بیناکردنی کەسێتی تاکە بەکار بێنێتە پێشەوە پێویستە لەسەر حسابی زمانی دایک نەبێت پێویستە لەسەر حسابی زمانی ئەو نەتەوەیە نەبێت چونکە ئەمە لە کۆتاییە لایەنی نەرێنی زیاترە بێت و لە کۆتای ئەبێتە هۆی یەکێک لە هۆکارەکانی ئەوەی کە پێوترێ زمان کوژی لینگۆسایت لە زانستی زمان. باشە دکتۆر ئێستا بین لە هەندێک جار لە باخچەکان تەنانەت دایانگەکانیش لە قوتابخانەکان دایک و باوکان پەنا دەبەنە بەر ئەوەی منداڵەکانیان بکەنە قوتابخانەی ئینگلیزی بکەنە ناوەندەکانی خوێندن کە بە شێوازێکی ئینگلیزی یاخود بە عەرەبی تێدا دەخوێنرێت بۆی هەر لە تەمەنێکی منداڵیوانی فەری ئەم زمانە بکرێت. لە پاڵەوەشدا هەندێک جار ناڕ لە تەمەنێکی زۆر کەمەوە ئایپاتێکە درێ بەدەستێەوە ینی بۆی خێتە سەر ڤیدیۆ ئینگلیزی زمانەکانی تر بۆی بتوانێت لەگەڵ ئەوانی شافێر بێت. لە چه تەمەنێکەوە گونجاوە کە مناڵەکانمان فێری زمانێکی تر بکەین جیاوازە زمانی دایک بەمەرجێک سلبیات یاخود لایەنی ئەرێنی لەسەر زمانی دایکی دروست دەکات؟ ڕاست. تەوان سەرەت پەیوەست بە پرسیارەکەی جەنابتانەوە بۆ ئەوەی تۆزێک بە وردی لەسەر ئەم بابەتە ڕاوەستین و گرینگە ئەم پرسیارە گرینگەوە پێویستە ئێمە
هەم دەستگای پەروەردەیی هەم خێزان هەم کۆمەڵگە بە هۆشیاریەوە بۆ ڕۆشنبیریەکی تەواوەوە لەم بابەتە بڕوانن. تەوەن فێربوونی زمانی دووەم یا بەتایبەتی لەم قۆناغی ئێستاە کە زمانی ئینگلیزیە وەکوتم لەسەر بنەمای پلانەکرێت بە بەرنامە ئەکرێت واتە ناکرێت هەروە بە عاشوایی و هەڕەمەکی دایک و باوکان خێزانەکان کۆمەڵگە و دەستگا پەروەردەیەکان زمانی دووەم یا زمانی سێم بێنە ناو پەروەردەوە فێری مناڵانیکەن. سەبارەت بەوەی لە چ قۆناغێکەوە گرینگە و پێویستە مناڵ فێری زمان بکرێت بەپی ئەو توێژینەوانی کە لە بوارەکەیە کراون و بەپی ئەو سەرچاوە زانستیانی هەم لە بواری دەروونناسی و هەم لە بواری کۆمەڵناسی تەنانە لە بواری زمانەوانی زۆر جەخت لەوە ئەکەنەوە کە تا تەمەنی 10 ساڵی مناڵ نابرێت بە هیچ شێوێک نابێت فێری زمانی دووەم بکرێت بۆ لەبەرەوەی مناڵ بە تایبەتی لە 5 ساڵی یەکەمیە کە 5 ساڵی بنیادنانی هەم کەسێتی مناڵەکەیە و هەم 5 ساڵی فراژووبوون و تەکاملبوون و تەواوبوونی پێڕەوی زمانی ئەو مناڵەیە پێویستە بە زمانی دایک ئەم مناڵە گۆش بکرێت پێویستە بە زمانی دایک ئەم مناڵە پەروەردە بکرێت بۆ لەبەر ئەوەی کاتێک تۆ لەم تەمەنەیە و لە تەمەنی دواترە کە تەمەنی بە تایبەتی کە بازنەی یەکەمی خوێندنە واتە نەک تەنها باخچەی ساوایان بەڵکو لە بازنەی یەکەمی خوێندنیشە کە قۆناغەکانی 1 و 2 3 بنەڕەتیە بە هیچ جۆرێک ناکرێت مناڵ زمانی دووەم کە زمانی بۆ منە ئینگلیزیە یا عەرەبیە هەر زمانێکی ترە هاوشان لەگەڵ زمانی دایکە بخوێنێت بەڵکو پێویستە لەم قۆناغەیە کە وتمان قۆناغی دروستبوونی مناڵەکەی هەم لە ڕووی کەسێتیەوە هەم لە ڕووی بینایی جەستەیی و دەرونی و عەقلی و تا دوای و هەم لە ڕووی دروستکردنی لایەنی زمانەوانی و هەم لە ڕووی پەرەپێدانی فەرهەنگی ئاوەزی مناڵەکە هەم لە ڕووی گەشەسەندنی گەنجینەی زمانەکە پێویستە ئێمە بناغەکە بناغەیەکی تۆکمە بێت چۆن بۆ نمونە ئەگە بمانێ بینایەک دروست بکەین ئەگەر بیناکە بناغەیەکی فشەڵی هەبێت بناغەیەکی پتە و تۆکمەی نەبێت ئەوە بێگومان ئەو قۆناغانەی کە دوای بناغەی بیناکەیە بێگومان ئەگەر باشیش بێت لە بەروی بناغەکەی خراپە سەرکەوتو نابێت لە کۆتایی بینایەکی باشمان دەست ناکەوێت ئەمە بێگومان بۆ مناڵیش ڕاستە بۆیە ئەوەی کە توێژەران جەختیان لێ کردوێت و شارەزایان جەختیان لێ کردوێتەوە پێویستە تا تەمەنی 10 ساڵی تەنها مناڵ بە زمانی دایکی مامەڵەی لەگەڵا بکرێت دوای تەمەنی 10 ساڵی ئەویش بە هەڕەمەکێتی ناکرێت زمانێکی تر بێتە ناو پرۆسەی خوێندنەوە بەڵکو ئەبێت شارەزایان وەلایەنی دەسەڵاتدار وەزارەتەکانی پەروەردە وەزارەتە مەعنیەکان بەو بوارە لە ڕێگەی خەڵکانی پسپۆڕ و تایبەتمەندەوە تەمەنی مناڵەکە ئەو کاتانی کە پێویستە لە قوتابخانە زمان وەربگرێت چەندێک لە ڕووی سەعاتی کاژێرەکانی وانەکەەوە چەند لە ڕۆژێکا چەندێک مناڵ بە زمانی بیانی بخوێنێت دوای ئەوە ئەو پەروەردەی ئەو مادانی کە پێ خوێنێت ئایا چ مادەیەک بێت یعنی ئەوەی کە ئێستا لە هەرێمی کوردستان هەیە بەداخەوە جۆرێک لە بێپلانی هەیە جۆرێک لە خەمساردی هەیە جۆرێک لە هەستەکرێت بە ئاراستەیەکە ئیشەکرێت چ لەلایەن خێزانەکانەوە کە ئەمە ئەگەڕێتەوە بۆ ناهۆشیاری تاک و خێزان چ لەلایەن تەنانەت دەستگای پەروەردەیی و لایەنی دەسەڵاتداری ئەم هەرێمەشەوە بە ئاراستەیەکی شەکرێت کە گرنگی بە زمانی بیانی بدرێت کە گرنگی بە زمانی دووەم و سێم بدرێت لەسەر حسابی زمانی دایی کە ئەمە لە ڕاستیە یەکێکە لە لایەنە نەرێنیەکانی کە مناڵ لە داهاتووە تووشی کۆمەڵێک لێکەوتە و کاردانەوەی خراپە بێت چ لە ڕووی دەرونیەوە چ لە ڕووی کۆمەڵایەتی و چ لە ڕووی پەروەردەیەوە چ لە ڕووی هەڵسوکەوتەکانی ترەوە کە ئەگەر کات هەبوو بە وردی دێنە سەری. دکتۆر هەندێک جار بە پێچاوانی ئەوەی کە تۆ باسەکەی دایک و باوکان شانازیەکەن بەوەی کە منداڵەکانیان لە تەمەنی 2-3 ساڵیەوە پێش ئەوەی بە کوردی فێری دایە و بابە ببن بە زمانێکی بیانی ئەموشانە دەڵیانیان دایک و باوکیش بە زمانێکی بیانیڵن کە بچووکترین شتەکە مناڵ فێری ئەبێ هەندێک جاریش لە کۆمەڵگەیە کاتێک منداڵێکی بچووک بە تەمەنێکی بچووکەوە بە زمانێکی جیاواز قسە دەکا بە چاوێک سێری دایک و باوکی دەکرێت کە ئەمانە کەسانێکی زۆر ڕۆشنبیرن بۆیە منداڵەکەیان زمانێکی ترەزانێ سەرنجە چیە لەسەرم قسە دکتۆر؟ لە ڕاستیە بەداخەوە ئەمە خەریکە ببێتە فاکت یعنی ئەمە بە جۆرێک لە جۆرەکان لەو خێزانانەی کە
خۆیان بە ڕۆشنبیر ئەزان لەو خێزانانی کە لە ڕووی مادیەوە بەرەو ژوورن هەڵکشاون لەو خێزانانی کە بە جۆرێک لە جۆرەکان ئەیانەوێت خۆیان جا بکەنەوە ئەم دیاردەیە هەیە لە ڕاستی ئەم دیاردەیە من بە تەنها نایگەێڕمەوە بۆ بیرکردنەوەی دایک و باوک بەوەی تەنها ئەمە بیرکردنەوەی دایک و باوک و خێزانە چونکە ئێمە بیرمان نەچێت دایک و باوک تەنها کەسێکن کە لە مناڵەوە زۆر نزیکن و ئەیانەیە باشترینی شتەکان بۆ مناڵەکانیان بکەن هەر لە سەرەتاوە تا ئەو کاتێک کە لەگەڵیانە ئاژین ئەمە خەم و هەموو غەمی هەموو دایک و باوکێکە بەڵام لە ڕاستی ئەمە ڕاگەاندن لەم بوارەیە ڕۆڵی خۆی هەیە دەستگای پەروەردەیی لەم بوارەیە ڕۆڵی خۆی هەیە حکوومەت و وەزارەتی پەروەردە لەم بوارە ڕۆڵی خۆی هەیە کە بێپلانن ئەمانە هەمووی وای کردووە بە جۆرێک گوێناکە چۆنەڵی ماکیاش کراوە بە جۆرێک گوێناکە جوان کراوە لە بەرچاوی کۆمەڵگە لە بەرچاوی تاک لە بەرچاوی خێزانەکانی ئێمە بۆیە ئەویش حەز بکات خێزانی کوردی دایک و باوکی کوردی حەز بکات مناڵەکەی بە زمانی دایکی نەخوێنێ بە زمانی بێگانە بخوێنێ و حەز بکات لە باتی ئەوەی پێی بڵێ دایە یا پێی بڵێ باوە پێی بڵێ مامی بۆ منە پێی بڵێ فازە لە باتی پێی بڵێ باوک یا لە باتی ئەوەی کە بنم نە بڵێ سپی بە ڕەنگی سپی بڵێ وایت زۆری پێخۆش و پێی شاگەشکا بێت لە ڕاستی ئەمە هەمەلایەنێ واتە فرە ڕەهەندە ڕەهەندێکیان وەکوتم پەیوەندی بەلایەنی ڕاگەیاندنەوە هەیە پەیوەندی بە تەنانەت پەیوەندی بە سایکۆلۆژیای تاچی کوردەوە هەیە لەبەرەوەی ئێمە بیرمان نەچێت تاچی کورد لەبەر ئەوەی تاکێکە کۆمەڵگەیەکە بەردەوام چەپێنراوە چەوسێنراوەتەوە بەردەوام ئەو هەستەی لا دروست بووە کە کەسێکی پلە دووە یا پلەسەیە و زمانەکەشی پلە دوو پلەسەیە کە ئەمە بەردەوام سیاسەتی دەسەڵاتەکانی حکومڕانی کوردیان کردووە جات لە عێراق بێ لە تورکیا بێ لە ئێران بێ لە سووریا بێ ئەم تۆوەیان لە ناخ و لە دەرونی ئینسانی کووردا لە مرۆڤی کووردا چاندووە بۆی ئێمە کاردانەوەمان هەبێ ڕێک بە پێچوانەوە کار بکەین پێویستە ئەم هەستی خۆ بەکەم زانینە توێش هەموو شتێک لە خۆمان داتەکێنین ئەمەش بەچی ئەکرێت ئەمەش بە خۆ ڕۆشنبیرکردن ئەەکەی ئەمەش بە پلانی وەزارەتەکان ئەکرێت ئەمەش بە ڕۆشنبیری تاک و ڕۆشنبیری خێزانەکرێت و ڕۆشنبیری کۆمەڵگە ئەکرێت لەکوێ ئێمە زمانی دووەم وەربگرین و بۆچی وەری بگرین و بە چ مەبەستێک وەری بگرین ئایا بە مەبەستی ئابوووریە بە مەبەستی زانستی خۆ ڕۆشنبیرکردنە بە مەبەستی سەفەر و گەڕانە بە مەبەستی شارەزابوونە لە کەلتوری بەرامبەر کە تۆ باسەکەن لە چ کاتێکە ئەتوانین بڵین کە زمانی دووەم و سێم زەرەر یەخود زیان بە زمانی دایک ناگەێنێت لەو کاتەیە زەرەری پێناگەێنێ کە مناڵەکە تەواو هەم لایەنی کەسێتی بۆ دروست بووە لە قۆناغەکانی سەرەتایە و هەم پێگەی زمانی دایکی بناغی زمانی دایکی بە تەواوەتی کامل بووە تەواو بووە خەمڵیوە دوای ئەمە مناڵ ئەتوانێت مافی دایک و باوکیشێتی مافی خۆشێتی کە زمانی تر وەربگرێت بەڵام وەکو وتم هەنگاوی یەکەم پێویستە کە خەمڵینی زمانی دایکیە کە خەمڵینی فەرهەنگی ئاوەزی زمانی دایکیە کە خەمڵینی گەنجینەی زمانەکەی خۆیەتی کە ئەمانە تەواو بوو کامل بوو فراژوو بوو ئەو کاتە ئاساییە هەوڵ بدات کە اینجا یاخود ئەوەی کە لەبەرەوەی لە هەنێک وڵاتە چۆنەڵی بە زۆرەم لێ بە خورتی ئەبێ زمانی دۆم فێر بێت یاخود ئەوەتانی بە ئارەزوو خۆی حەزەکە دایک و باوکەکەی حەزەکە زمانێکی تر مناڵەکەی زمانێکی تر فێ بێ ئەمە ئاساییە بەڵام وەکو وتم ناکرێت لەسەر بنەمای زمانی دایک بێت ناکرێت لەسەر پێگەی زمانی دایک بێت لەسەر حسابی زمانی دایک بێت چونکە ئەمە لایەنە نەرێنەکەی لە کۆتاییە دەرەکەوێت ئەگەر بۆ ئەم نەوەیەش نەبێ بۆ نەوەی داهاتوو بێگومان دەرەکەوێت دکتۆر هەندێک جار یعنی کە گەنجە بینین مەجموعەیە گەنج بەیەکەوە کۆ دەبنەوە سێرەکەی بە زمانێکی جیاواز لە زمانی دایک قساکەن یان هەندێک جار هەندێک وشەی هەیە کە زمانی کوردی وشەیەکی زۆر جوان و ڕەسەنی بۆ داناوە بەڵام بە شێوازێکی تر زمانێکی تری بۆ بەکارهێنن ئەمانە نابێتە هۆی کوشتنی ئەم وشانەی لە زمانی کوردیدا یاخود کاڵکردنەوەی ئەو زمانی کە ئەمە ئێستا قسەی پێەکەین لە داهاتووە خۆسی دایکڵاوکەن هەمویان بایەق بۆەوەی کەم مناڵەکانیان فێری زمانی ترکەن ڕاستە بێگومان ئەوە یەکێکە لە سەرچاوەکانی لاوازکردنی پێگەی زمانی دایک و یەکێکە لە هۆکارانی کە لە کۆتایی ئەبێتە هۆی کوشتنی زمانی دایک و ئەمە بە ژەهری زمانی ناوی براوە بۆ لەبەر ئەوەی
ئێمە کاتێکە وشە و کەرەسە و زاراوەی زمانێکی تر بەکاردێنی لەسەر بنەمای پێویستێتیە لەبەرەوەی هەموو زمانێک دەرگای واڵایە بۆ هاتنە ژوورەوەی وشە و کەرەسەی زمانێکی تر بەڵام ئەمەشان بە پلانەکرێت ئەمەشان بە ڕێگەی یاسایی ئەکرێت بۆ نەکە دەرگا واڵایە ناکرێت لە پەنجەرەوە ئێمە کەرەسەکان بێنینە ژوورۆ چۆن ئێمە وەکووتمان یەکەم هەنگاو پێویستیە مرۆڤ پێویستی بە زمانە بۆ دەربڕینی شتە نوێیەکان بۆ دەربڕینی بیرە نوێیەکان بۆ دەربڕینی ئەو گۆڕانە کۆمەڵایەتی و سیاسی و ئاینی و تەکنۆلۆژی و زانستی کە دێتە ئاراوە کاتێکە لە زمانەکەی خۆیان هەنێک کەرەسە و زاراوە ناتوانێت بەدەست بخات ناچار پەنا ئەباتە بۆ بەر زمانێکی تر کاتێک کە پەنا ئەباتە بەر زمانێکی تر هەنگاوی یەکەم کە ئەو وشە و زاراوانی وەرەگرێت پێویستە بە فلتەری بە تاقیگەی دەنگی زمانی دایکا بڕات و لە ڕووی ڕێنووسیەوە لە ڕووی دەنگیەوە پێویستە بەو فلتەرەیە بڕات دواتە کورداندنی بۆ بکرێت کاتێک بەو فلتەرەیە ڕۆیت ئێمە وشەکە ئەبێتە وشەیەکی خۆمان و بێتە هۆی زەنگینبوون و دەوڵەمەندبوونی گەنجی وشەکانی زمانی کوردی بەڵام پێچەوانەکەی ئەبێتە هۆی لاوازی بۆ زمانەکە و خاڵێکی تر هەرسەبارەت بە پرسیارەکەی جەنابتان زۆر جار بەکارهێنانی زمانی دووەم لەوەی لە پێویستیەوە نەبێت لەوەیە خێزانەکان یا تاکی ئێمە بە حکمی ئەوەی وتمگیریەکی دەرونی هەیە هەر لە بنەڕەتە کورد ئەم هەستکردن خۆ بەکەم شتەکانی خۆی بەکەم بزانێت اینجا زمانە کەلتورە هەموو شتەکانی تری تایبەت بە کۆمەڵگەی ئێمەیە کە ئەم گرێ دەرونی هەیە ئەم گرەی تا ئێستا بە شێوەیەکی زانستی بە شێوەیەکی ڕێکوپێک بۆ نەکراوەتەوە هەوڵ نەدراوە ئەم گرێ دەرونیە خۆی لێ دەرباز بکات بۆیە کاتێکە وشەی بێگانە بەکاردێنێت و ئەزانێت دیتر ئەمە کەسێکی تەواو ڕۆشنبیرێت تەواو شارەزایە لە زمانەکە بیرمان نەچێت زمان تەنها لایەنێک نییە بۆ قسەکردن و پەیوەندیکردن و تەواو بەڵکو زمان پەیوەستە بە کللتورەوە زمان پەیوەستە بە چۆنێتی مامەڵەکردن لەگەڵ کۆمەڵگە و لەگەڵ دەوروبەرە زمان پەیوەستە بە بیرکردنەوەەوە زمان پەیوەستە بە کۆی ڕەهەند و لایەنەکانی ژیانەوە یعنی مرۆڤ تەنها ڕەهەندێکی نییە ڕەهەندی قسەکردن بێ و بۆ ئەوی من پێت بڵێم بۆ نمونە ئێستا خەریکی قسەکردن بە ئینگلیزی و تەواو ئیتر بڵێم ئەمە تەواو کۆنتاکتەکە پەیوەندەکە ڕووی داوتەوە نەخێتەنە ئەمە نییە زمان پەیوەستە بە هەستە و هەست و سۆزەوە چۆن ئێمە هەست و سۆزی خۆمان ئەگەر هیچ مرۆڤێک ناتوانێت بە زمانی دووەم وەکو زمانی دایکی هەست و سۆزی خۆی دەرببڕێت کات و ئەو مرۆڤانێک کە فێری زمانی دووەم کراون هەر لە سەرتاوە بەبێ ڕەچاوکردنی لایەنە زانستیەکە بۆ توانای هەڵکردنیان لەگەڵ کۆمەڵگای وەکو پێویست نییە چۆن ئەگەر ئەمە یەک تۆزێک ئەمە ڕوونکەمەوە ببورن بۆ نمونە مناڵێکە لە قوتابخانەیەکی تایبەت لەم هەرێمەیە بە زمانی دووەم هەر لە باخچەی ساوایان و یاخود لە بازنەی یەکەمی خوێندنەوە لە سەرەتایە و دەستی کردو بە وەرگرتنی زمانی دووەم کە سیرەکە لە قوتابخانە کە پایتەختی زمانە ئەبێ زۆر گرنگی پێ بدرێت زمانی دووەم بەکاردێنن بەڵام کاتێککە دێتەوە کۆمەڵگەی دێتەوە ناو خێزانەکەی زمانی یەکەم کە زمانی دایکێتی بەکاری بێنێ جۆرە پێکدادانێک ڕۆدا ناتوانێت لەگەڵ کۆمەڵگەیە وەکو پێویست هەڵبکات بۆ لەبەرەوەی کۆمەڵگە بە زمانی قساکە بە زمانێک بیرەکاتەوە بە زمانێک هەڵسوکەوتەکە کە جیاوازە لە زمانی مناڵەکە کەواتە ئەو زمانی ئەو وەریگرتو تەنها بۆ زمانی زانستەکەیتی بۆ زمانی پێخوێندنە ناتوانێت ئەم زمانە تەحویلکە و بیگۆڕێ بۆ هەموو لایەن بۆ لایەنی دەرونی بۆ لایەنی کۆمەڵایەتی بۆ لایەنی ڕەوشتی بۆ هەموو لایەنەکانی تر کەواتە لێرەوە ئەم مناڵە بەریەکەوتنی لەگەڵ تاکەکانی کۆمەڵگەیە بۆ دروستە بێ لێرەوە ئەم مناڵە لە ڕووی دەرونیەوە نامەبوون و گۆشەگیری بۆ دروستە بێ ئەن یەک کۆمەڵی کێشەی تر کە لێرە لەوەی نەتوانین بە وردی دەستخینە سەر هەموو پنتەکانی لایەنە نەرێنەکانی ئەم بابەتە بۆیە گرنگە کاتێک کە ئێمە مناڵەکانمان ئەمانەوە فێری زمانی دووەم ببن و پەروەردە ئەوێت زمانی دووەم بێنێتە سیستەمی خوێندنەکەی و ئەبێت زۆر بە جوانی دیراسە بکرێت لی بکۆڵرێتەوە بۆ ئەوەی ئەو کێشانی کە ئێستا هەیە یاخود وردەوەردە دەرکەوتووە ڕوونەدەن یاخود بەرەو کەمبوونەوە و لاوازی بچن باشە دکتۆر تۆ قسەکانی پێش ئاماژەت بەو کریانی دەرگای هەموو زمانێک واڵایە بۆ هاتنە ژوورەوەی وشەی بیانی زمانی کوردیشێکێکە لەو زمانانی کە زۆر جا خۆمان ینی چۆن بڵێ لە بێ ئاگای خۆمانە وشەیەکی تری بیانی تێدا بەکارهێنین لە کوردستاندا
هیچ دەستگایەک هیچ ڕێکخراوێک هیچ کارێک کراوە بۆ ئەوەی ئەو شانەی کە لە کوردیدا نیە کورداندنی بۆ بکرێت لە ڕێگەی زمانێکی ترەوە کۆی تۆ باسەکە یاخود ئەو شانەی کە کوردیەکی ڕەسەنن بپارێزرێت چ لە ڕێگەی ئەوەی کە کەناڵەکانی ڕاگەیاندن ئاگادار بکرێتەوە لەوەی ئەو شانە بەکارنێنن و بەم شێوازە بە یانی چون بڵێ زمانێکی گشتگیر بۆ هەرێمی کوردستان دابنرێت بەڵێ ڕاستێکەی ئەگەر بڵێم نییە لەوەیە وەڵامەکە وەکو خۆی نەدەمەوە ینی بە دروستی نەی پێکم و ئەگەر بژڵێم هەیە هەر بە دروستی نەی پێکم بۆیە دەستگا هەیە دەستگای ئەکادیمیای کوردی هەیە و ئیشیشیان کردووە بەڵام ئەم دەستگایە تەنها خۆی ناتوانێت هەموو ئیشەکان بکات هەموو ئەو ئەرکە قورسەی چونکە بیرمان نەچێت زمان پەیوەندی بە کۆمەڵەوە هەیە زمان دابڕاو نییە لە کۆمەڵ زمان پەیوەستە بە گۆڕانە کۆمەڵایەتەکان و لە هەموو ڕوویەکەوە ئێمەش لە قۆناغ و سەردەمێکین گۆڕانە کۆمەڵایەتەکان بە سەعات بە ڕۆژانە ڕوو ئەدەن ینی ئەوە نییە قۆناغی ئێستا قۆناغێکی زۆر بزواوە زۆر جوڵاوە بەردەوام لە گۆڕانکاریایە زمانیش بەردەوام پێویستی بە نوێبوونەوە هەیە بۆ ئەوەی هەڵ بکات لەگەڵ پێداویستێ زمانەکانی ئاخێوەرەکانی قسەکارەکانیدا بۆیە لەم ڕێگەیەوە دەستگایەکی گرنگی وەکو ئەکادیمیا کە ئێمە هەمانە بەڵام ئەم دەستگای وەکو پێویست نییە هۆکارەکەشی لەوەی ئەوان خۆیان وەڵامیان هەبێ کە بۆچی وەکو پێویست نییە چونکە ئەم دەستگایە لەوەی بودجێ پێویستی نەبێ لەوەیە توانستی مرۆیی پێویستی نەبێ لەوەیە پشگیری پێویستی نەبێ ئێمە بیرمان نەچێت زمانی ستانداردمان نییە کە ئەم دەستگایە هەر شتێکی دەرکرد و تەنانەت دەسەڵاتی جێبەجێکردن کە حکوومەتە کە وەزارەتەکانی معنی تایبەتمەندی وەکو ڕۆشنبیری و پەروەردە و خوێندنی باڵایە کاتێک کە ئەم دەستگایە بڕیارێک دەرەکە ئەم وەزارەتانە ئیشیان ئەوەیە کە جێبەجێکەری ئەم بڕیارانەی ئەم دەستگایە بن کە دەستگای ئەکادیمیایە بۆیە لە ڕاستیە ئێمە لەسەر ئاستی تاک لەسەر ئاستی توێژەر لەسەر ئاستی مامۆسای زانکۆ لەسەر ئاستی کۆمەڵک خەمخۆر لەسەر ئاستی دەستگای بچووک ئەم ئیشانە کراوە و بەردەوام ئەم ئیشانە شەکرێ بەڵام ئەمانە هێشتا نەبوونەتە دەستگایەکی دامەزراوەی چونکە وڵات پێویستی بە دامەزراوە وڵات دامەزراوەش پێویستی بە بودجەیە پێویستی بە توانستی مرۆییە پێویستی بە کاتە پێویستی بەوە دەسەڵاتی جێبەجێکردنە پێویستی بە دەسەڵاتی یاسادانانی یاسا هەبێت لە پشتیەوە هەرچەندە ئێمە یاسای 2014 زمانە فەرمیەکانی هەرێمی کوردستانمانەیە کە پەرلەمانی کوردستان لە 2014 دەری کردووە بەڵام بەداخەوە ئەم یاسایە تا ئێستا لەلایەن وەکو کۆی یاساکانی تر کە یاسای باشن بۆ ئەم هەرێمی کوردستانە لە بوارە جیاوازەکانی ژیانی مرۆڤی کورد و تاچی کووردا دەسەڵاتی جێبەجێکردن کە حکوومەتە تا ئێستا ئاوڕی لێ نەداوەتەوە هەوڵی نەداوە جێبەجێ بکات بۆیە لەم یاسایە بە وردی ڕێکارەکانی جێبەجێکردنی زمانی کوردی تەنانەت ئەوانەی کە سنووری زمانی کوردی ئەبەزێنن هێڵی سووری زمانی کوردی ئەبەزێن سزایی بۆ داناون سزای مادی و معنەویشی بۆ داناون بەڵام دەسەڵاتی جێبەجێکردن ئەمانە ناکات کاتێک کە ئەمانەش نەکات هەر حزبێک هەر ڕاگەیاندنێک هەر دەستگایەک هەر خانەیەکی چاپ و پەخش و وەشاندن و بڵاوکردنەوە سیاسەتی خۆی هەیە بەپێی سیاسەتی خۆی ڕێنووسەکە بەکاردێنێ زمانەکە بەکاردێنی وشەی بیانی بەبێ فلتەر دێنێتە ناو فەرهەنگی زمانەوە بۆیە کە من باسی وڵایی دەرگای زمانی کوردیم کرد لەو ڕوانگەیەوە باسم کرد کە زمان ناکرێت دەرگاکەی داخرێ ینی وەکو گۆلێکی ئاو بێنە بەر چاوی خۆت ئەگەر ئاوی تێنەچێت و ئاوی لێ نەڕژێت ئەم گۆلە وردە وردە ئاوەکەی بۆ نەکاو خراپە بێ بەڵام بە پێچەوانەوە ئەگەر ئاوی تێڕژاوە ئاوی لێ دەرچوو هیچ کێشەیەکی نابێ زمانیش بە هەمان شێوەیە ئەگەر بڵێ زمانەکەم ئەبێ هەر بە پەتێتی بمێنێتەوە نابێ وشەی عەرەبی و ئینگلیزی و کورد بیانی و کۆی زمانەکانی تری بێتە ناو نەخێر ئەم زمانە فراژوو نابێ گەشە ناکە و ناتوانێت وەڵامگۆی پێداویستی زمانەکانی ئاخێوەرەکانی بێ بۆیە ناچار ئاخێوەر هەوڵی کردنەوەی دەرگایترەدا بەڵام وەک وتمان ئاسایی ئەم دەرگایە کراوە بێ هەم وشە ببەخشێت هەم وشە وەربگرێ بەڵام بەڕێکاری خۆی بەو لایەنانەی کە پێویستە بەو بنەماگرنگانی کە پێویستە ڕەچاو بکرێت لە هێنانی وشەیەکی بێگانە یا وشەیەکی زمانێکی هاوسێ یا هاوخێزان بۆ ناو زمانەکەی خۆمان زۆر باشە دکتۆر مستەفا ڕەزا مامۆستای زانکۆ سپاس بۆ تۆ دکتۆریان سپاس بۆی لەگەڵێمە ئامادەبووی زۆر سپاس بۆ جەنابیشتان هیوادارین لەم کاتە کەمەیە توانی بێتمان ئەوەی کە
گرینگە لەم بارەوە ئاماژەی پێ بدەین و تیشکی بخەینە سەر. زۆر سپاس سپاس بۆ وەزیر گیان کاپتان. خۆشەویستان تۆری یەکەم با میوانداری دکتۆر مستەفا پێشکەش کرا